بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. ماوستانی بەڕێز ئەندامان مامۆستایان لە نووسینگەی دەزگا، السلام عليكم ورحمة الله. بەجددی هەست بە خۆشحاڵی دەکەم لەگەر جەنابتان و لە خزمەت جەنابتاندام و ئەوەی کە لێرە تەکلیف کرام کە تەڕح بکەم ئینشاءالله کەمتر وایە شتێکی نەزەری هیچ بیتن، زیاتر ئەوەیە کە لە بواری عەمەلی درکمان پێکردیە و ئینشاءالله بتوانین ئەو ئیستیفادەیە بگەینە بەڕێستان بە فەزلی خوای گەورە لە مەسەلەی ئەو بابەتەی کۆبوونەوە و جەلەسات و ئەوەی کە مرکزی قەراری ئەو ئیشانەیە کە دەگوزارێتن، یعنی الحەمدلله تقریبا لە منداریەوە لەناو ئەو وەزعینە زیاتر لێ تەجروبەی حیاتی خۆمە ئینشاءالله و بەنسبەت حیکمەش لە 2013 وە لە هەیئەی عولیایمان لە ئەنجومەنی باڵا بە فەزلی خوای گەورە لە هەموو لایەک قبوڵ بکە ئینشاءالله. ڕەنگە ئەو تەجروبانە بتوانم ئەوەی کە ئیستیفادەم کردیە بە جەنابشتان بگێنم ئینشاءالله. هەر پێش وەختە لە هەر مەرحەلەکی لە هەر جێیەکی سوالێک دروست بوو پێم خۆشە لێو ڕابگرین نەک بیهاوینە ئاخری، چکە ڕەنگە ئەوە جاری وا ئینسان لەبیر دەکاتن یان هەمووی کەڵەکە بی ئەوەش کە زانیمان قەدەر الئیمکان جواب دەدەین و ئەوش کە نەمانزانی دەکرێت پێکەوە ئینشاءالله بەحسی لە بۆ بکەین بگەینە نەتیجە کە ئیستیفادە لێ بکەین ئینشاءالله. بەندە ئامان سدیق خەریجی هەندەسەی کارەبایمە، مۆزەفم لە محەتەی تەولیدی کارەبای ئەحمەد ئیسماعیلی و لێرەش بەڕێوەبەری گشتی کارژێڕی ئەندامی ئەنجومەنی باڵایمە. خۆشحاڵم بە دیدارتان ماوەستانی بەڕێز. بسم الله. خولی بنەماکانی کۆبوونەوەی سەرکەوتوو باز لە تەفاسیل دەکەین دەچینە ناو وردەکاری ئینشاءالله لەوەی کە کۆبوونەوەی سەرکەوتوو چییە، بنەماکانی چین، قۆناغەکانی چین، ئەسڵەن بە چ دەگۆترێت کۆبوونەوە و ئایا لە ڕوانگەی شریعەتی ئیسلام باز لە کۆبوونەوەی کرایەوە حتا کۆبوونەوەی ناسەرکەوتوو، کۆبوونەوەی تا حدێک لە مستەڵەحی عەرەبی کۆبوونەوەی فاشلیشی پێگۆترایە، ئەوان بە چ دەگۆترێتن هەمووی ئینشاءالله دەخەینە ڕووە لە ئاخیریش ئینشاءالله گە دەرفەتمە نمونەک لە ئالیەتی داڕەشتنی کۆنووسی کۆبوونەوە و نووسراوی فەرمی باز دەکەین ئینشاءالله. هەر بە کورتی وەڵا پێم خۆشە لە ڕوانگەی شریعەتی ئیسلام لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەمان هەیە کۆبوونەوە ئەنجام دراوی؟ بەڵێ بارك الله. هەر لە بیدایەتەوە هەمان بووە و لە مەسەلەی ئەوس و خەزرەج کە هاتنە مەکەی الحەمدولله نمونە گەلە زۆرە کە ئینسان بتوانێت ئیستیفادە لێ بکات. کەواتە ماوەستانی بەڕێز ئەوەی کە ئەمە دەیکەین ئینشاءالله اتباعی سنەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم و ئەصحابی کرام و یەک ملاحەزەش لەوانەیە زۆر جار مەسەلەی کۆبوونەوەی تەرکیز بکرێت لەسەر بابەتێکی ئیداری یان کۆبوونەوەی بەشێکی بەڕێوەبەرایەتیەکی، بەڵام ئەگەر زیاتر فراوانتر تەماشای وەزعەکەی بکەیت جەنابتان کە بەشەکتان مامۆستانەوە بەس تەدریس دەڵێنەوە لێرانە خودی ئەو تەجەموعی لەگەڵ تەڵەبەت هەیە لە شوعبەکان دەفتە کۆبوونەوە، خودی ئەو ئاهەنگانێک کە لە دەستگای نوری حیکمە ئەنجام دەدەی هەمووی پێی دەگۆترێت کۆبوونەوە و ئەو بنەمانێک کە باسی دەکەین ظاهرێن لەسەر هەمووی تەطبیق دەبی حەسەب ئەو مەکانەتی کە ئەمە تێداینە. بداية بآياتك لمسألة مكانة اجتماع لقرآن فيروس خوای گەورە دەفەرمێ لە سورة نور أعوذ بالله من الشيطان الرجيم إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله وإذا كانوا معه على أمر جامع لم يذهبوا حتى يستأذنوه إن الذين يستأذنونك أولئك الذين يؤمنون بالله ورسوله فإذا استأذنوك لبعض شأنهم فأذن لمن شئت منهم واستغفر لهم الله إن الله غفور رحيم. سبحان الله. خوای گەورە مەسەلەی ئیستئذان لەو جەلەساتانەی کە لە خزمەت پێغەمبەری بن صلی الله علیه وسلم خوای گەورە بە ئیمانەوە مرتەبیتی دەکاتن، یعنی وە دەکات کە باز لەوەی دەکات کە ئەوە دەگەڕێتەوە سەر لەوەی بەشێک لە ئیمانە، هەروەک ئیبن کەثیر ڕەزا ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیری ئەو ئاەتی دەفەرمێ
هذا أدب أرشد الله عباده المؤمنين إليه بالاستئذان عند الانصراف. لو هيك إذن بخوازي كاتك دربسي إذا كانوا في أمر جامع مع الرسول صلوات الله وسلامه عليه أو مع إمام من صلاة جمعة أو عيد أو جماعة أو اجتماع لمشورة ونحو ذلك، وأن هذا الأدب من كمال إيمان المؤمنين، كإن شاء الله همو ما دقلتوا بنوعك لنوع كان. أما أصلا لو تسأوسي ملاي تقديم دكين ما وصاني باريس وكبرت ساورونيك لو أوي لدواي بستني كوبنوكا روبروي أو رخنانا نبي ولا لعن بجداربواني كوبنوكا زۆر جا قسانەمان جێلێ دەبی وایە لە جەلەساتە ئیداریەکان کە ئەنجام دەدرێت هیچ پاساوێکم نەبینی بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکە، ینی کابرا لەوانێ بە سەعات لە کۆبوونەوە چی دەبی لە نەتیجە دەرێ وام نەدەدیت کە پێویست بکاو کۆبوونەوەی ئەسڵەن ئەنجام بدەین. مەبەستەکەشی ناوکەوانی باس کردی ئامانجەکە ڕوون نەبووە. بوونی من لەم کۆبوونەوە تەنها ڕۆتینی و شکلی بوو، جاریوە دەبینی برایەک خوشکێک لە جەلەساتی خوشکان بەشداری دەکات کەمتر وایە ڕای وەردەگرێت کە ڕای خۆی دەدا کەمتر وایە ئیحتیمام پێ دەدرێت. لێ لە نەتیجە وا بە فکر و خەیاڵی دادێتن کە ئەسڵەن بەشداریەکەی نەوعەک لەوەی بکە هەر ئەوەی ئەندامە حزوری هەبیتن، حتا لە جەلەساتی ماوەستانی شەکو باسمان کرد هەموو ئەو حکومان لەسەر تەدبیر دەبی. یانیش دەگوتێ کۆبوونەوەکە هیچ شتێک تایبەت بە منەوە نەبوو، جاریوا لەسەر خودی شخصی خۆی یان ئەو بەنوێنەرایەتی بەشێک لەو بەڕێوەبەرایەتی بەشداری دەکاتن لەو کۆبوونەوەی شتێکی مختص بۆ بەشەی تێدا نەبووە، ڕەنگە جاریوا ساربوونەوە لەو کەسەی ڕوو بداتن، یان زۆر جار خودی وەقتەکە 2 ساعات و 3 ساعاتی دەخایانی بەتابەت لە ناومە زۆرە ماشەڵڵا یەک لەو گلەیانێک کە بەردەوام هەیە دەبینی کۆبوونەوەکان زۆری پێدەچیتن، لە نەتیجە ڕەنگە ئەو کەسە بە فکری دابێتن برێتن کە دەکرا بە نیو ساعاتی ئەو کۆبوونەوەی 3 ساعاتی خان شتەکان بگەینە نەتیجە بڕیارەکان لەبارەوە بدەین. بە نەزەرەیەوی کە کات بەفی ڕۆدرا بەس بە کۆبوونەوەی نەدەچوو ئەوەش باس دەکەین ئینشاءڵڵا خاڵ تەوزیح لەسەر دەدەین کە هەندێک نەوعە کۆبوونەوەمان هەیە مع الأسف ئینشاءڵڵا وە لە دەستگای نوری حکمە بوونی نییە نەوعەک لە فەوزا و بێسەروبەری پێوە دیارە، یان چەند کەسێک کۆنتڕۆلی جەلسەکەی دەکەن و زیاتر ڕەئیوان دەخوا، ئەوەش ئینشاءڵڵا دەینە سەری بەخاڵ. هیچ بڕیار و شتێکی نوێی تێدا نەبوو، ڕەنگە جاریوا کۆبوونەوەکان نەوعێک لە تەقلیدی بیتن، هەر ئەوەی کە 3 مانگ پێش ئێستا کۆبوونەوەکمان کرد هەفتەی پێشتر کردمان هەر ئەمانە شتانە دووبارە دەبتەوە باز دەکرێتەوە، نەوعێک لە بێتاقەتی ڕوو لەو ئەندامانە بکە کە بەشداری کۆبوونەوەکان دەکەن. ئەسڵەن بە چ دەگوترێت کۆبوونەوە ماوەستانی بەڕێز؟ تعریفەکی کورت ئەوە شتێکی ئاسانە ماوەستایەکی بەڕێز بە چ دەگوترێت کۆبوونەوە؟ بەڵێ ماوەستای بەڕێز بارك الله زۆر دقیق قوردە وڵا هەر ئەوەش باس کرا زاهرن. کۆبوونەوە بریتێ لە کۆبوونەوەی 2 کەس یان زیاتر هەر لە 2 بەسەرەوە ئیلا مالانی هەیە پێی دەگوترێت کۆبوونەوە نانە مالانی هەیەش نەیانی ئەوش دەی محەدەد بین هەر گەلێک زۆریش بین لە شوێنێکی دیاریکراو دیارەکە جێیەکی محەدەد بۆ سەبەبی چی ئەو کۆبوونەوەکە ئەنجام دەدرێت پرس و ڕاوێژکردن و ڕاوبۆچون گۆڕینەوە دەربارەی بابەتێک یان چەند بابەتێش دیارکرد جاریوا بەتایبەت لە مۆزوعێکی جەلسەک دەکرێت مشکلێک هاتیتە پێش کۆبوونەوەکی مامۆستایان ئەندامان ئەنجام دەدرێت جاری واش چەند مۆزوعەکە پێشتر کارنامەکە دادەنرێتن هەمووی پێویست دەکات هاوتێ بکرێت لەو کۆبوونەوەی. هەدەفی کۆبوونەوەکەی چیە؟ جێیەکە دیارە، کەسەکان دیارن، بابەتەکان دیارە بە مەبەستی دەرکردنی بڕیار و ڕاستپاردەی کردەیە و دەرخستن و بەگەڕخستنی توانە و بەهرەی بەشداربووان بۆ بەدیهێنانی ئامانجەکان. یەک لە ئیستیفادەکانی جەلسات مامۆستایانی بەڕێز ئەوەیە کە تاقی ئەو مواردە بەشەری کە لەبەردەستە لۆت بە دەردەکەوی ئیستیفادەی لێ دەکەی، یعنی جاری وە برایەک بە فعلی بەشداری کۆبوونەوە چی دەکاتن فکرەی زۆر جوان تەڕح دەکاتن، ڕەنگە لە خارجی کۆبوونەوەکان دەرفەت نەبی ئەو فکرانی خۆی تەڕح بکاتن، ئیستیفادە لە تاقەکەی دەکەین، ئیستیفادە لە فکرەی تاقە بەشەریەکانیش دەکەین. ئەسڵەن گرنگی کۆبوونەوەی لە چدایە؟ لەبەر چ کۆبوونەوە گرنگە؟ خاڵی یەکەم بەنسبەت موسڵمانی بەنسبەت مە ئینشاءڵڵا یەکەم بەهێزبوون و پتەوکردنی برایەتی ئیمانی و گیانی یەکتیمی، ئەوەیە کە بە دەستە جەمعی ئیشەکەی ئەنجام دەدەین و زائیدەن برایەتی ئیمانیشمان لە نێوان زیاد دەبیتن. دووەم دابەزینی ڕەحم و ئۆقڕەیی و سەکینەتی خوایە کە حەدیسی لەسەرەوەیە
ما اجتمع قوم في بيت من بيوت الله كإن شاء الله ئەمەش مەشمولی لە هەموو ئەو کۆبوونانی لە دەستگای ئەنجام دەدرێت. سێەم کاراکردن و بەکردەیبوونی زیاتری دەستگا چارەم لێکۆڵینەوە و دیراسەکردنێکی تەواو و گشتگیر بۆ بڕیار و ڕاستپاردەکان هەروایە نیە لە جەلەساتەکان مۆزوعەکان مستەڵەحی کوڵاندن بەکاردەهێنرێتن زۆر دەکوڵێندرێت تاوتوێ دەکرێت لایەنە ئیجابیات و سلبیاتەکانی لێک دەدرێتەوە دواتر لە نەتیجە بەدەستە جەمعی ئەوجە بە کۆی دەنگ بیان بە زۆرینە دەگنەگە نە بڕیارەچی ئەوش لە نەتیجەی ئەو مناقەشەیە کە لە زمانی کۆبنەوەکان دروست دەبێتن. خاڵی پێنجەم لە گرنگی کۆبوونەوەی گەیشتن بە بڕیاری جەماعی و ڕێککەوتن کە بە دووربینی و بابەتی بوون و پێگەیشتن و ڕاستی و شەرعی بوون دەناسێتەوە دوور لە چوچە بەرژەوەندی کەسی و لایەنگیری. ینی سەبەبە چ کۆبوونەوەی کە ئەمە هەموو پێوە پابەند دەبین ئەوەیە کە شتی شخصی مەسلحەتی شخصی لێوە بە دوور دەبین ئینشاءالله. خاڵی شەشەم هەماهەنگی لە نێوان چاڵاچی و هەوڵ و کۆشەکانی بەڕێوەبەرایەتی و بەشە جیاوازەکانی دەستگا. معلوماتتان هەیە لە هەیکەلی ئیداری دەستگای نوێی حکمە عمومەن ماوەسانی ڕز بەرچاوڕوونیەک هەموو هەیتانی شاڵەوە نیە؟ واللهی حاڵا قەدری خۆم بڕیار بوو بدایەتەن هەیکەلی ئیداری بڕێک تەوزیح بدەم بەس لەبیرم کرد هەر بە کورتی ئەگەر ئینشاءالله تەرکستان لێرەبی بە کورتی شتەکە وازحە. هەیکەلی ئیداری سێ شتی لە خۆی دەگری دەستگای نوێی حکمە کە باز دەکەم. نووسینگەی دەستگا لق بازنە وازحە نووسینگەی دەستگا لق بازنە. نووسینگەی دەستگا ئەو نووسینگەی کە لە هەولێرە هەیە و دەستگای نوێی حکمە یەک نووسینگەی هەیە لە کوردستان و لە غیری کوردستانیش عمومەن ئەوەیە کە لە کوردستان هەیە لە هەولێری عەفوان ئێستاوەی کەمە تێداینە ئەوە نووسینگەی دەستگا. لقیشمان لە زۆربەی شوێنەکان هەیە بە فەزلی خوای گەورە دیتیتان لە ئێستادا 26 لقی فەرمی دەستگای نوێی حکمە بوونی هەیە و لق سەلاحیەتی کردنەوەی بازنەی هەیە کە الحەمدولیلا بەدەیان بازنەش لە سنووری لقەکان بوونی هەیە بە مەجموعی کولی نووسینگە و 26 لقەکە و بازنەکان لە 69 شوێنی لە ئێستادا دەستگای نووری حکمە بوونی هەیە لە فەزلی خوای گەورە. نووسینگەی دەستگا چی لە خۆی دەگری؟ ئەنجومەنی باڵا ئەوەی کە لە کۆنگرەی بەشداری کردبیتن هەڵبژاردنی کە لە بۆ دەکرێت هەیئەی عولیای ئەو دەستگای کە سەرۆکی دەستگا لە خۆ دەگری زائیدەن 2 جێگر زائیدەن 5 بەڕێوەبەرایەتی گشتی. بە سەریعی دەرم لەوانەیە ئیستیعابی لۆ برایەکی قورس بیتن کە یەکەم جاروی بەس ئینشاءالله ئیستفاد لێ دەکەن. سەرۆکی دەستگا 2 جێگری هەیە جێگری سەرۆ بۆ کاروباری نووسینگەی دەستگا کە بە ڕێز ماوەسا عەبدولوەلی ئێستا برا گەورەتی ئەو ئەمانەتی پێسپێتایە و جێگری سەرۆ بۆ کاروباری لقەکان و زائیدەن بەڕێوەبەرایەتی گشتەکان بەڕێوەبەری گشتی کارجێڕی بەڕێوەبەری گشتی پەروەردە و لەبەرکردن کە ئیجنابتان زیاتر متعلقە بۆ بەڕێوەبەرایەتی بەتایبەت ئەوانەی لە سەرچ پەروەردەی مامۆستانە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی گشتی دارایی و پەیوەندیەکان بەڕێوەبەرایەتی گشتی پلاندانان و بەدواداچ 5 بەڕێوەبەرایەتی گشتی 2 جێگر 7 سەرۆکی دەستگا 8 ئەو 8 هەیئەی عولیای ئەو موەسسەینە ئەنجومەنی باڵای دەستگای نووری حکمەینە. ئەوە بەشەکی نووسینگەی دەستگا. شتێکمان هەیە پێی دەگوترێت دەستەی ڕاوێژکاری گشتی سەرۆکی دەستگا کۆمەڵێک ڕاوێژکاری هەنا کە لەو بابەتە حەساسەکان و هەستیارەکان پرس و ڕاوێژیان پێ دەکرێت لە کۆنگرە لە کۆنگرە گۆڕانکاریان بەسەردادێ. دەستەکمان هەیە پێی دەگوترێت دەستەی دامەزرێنەران هەیئەی موەسسین چێنەوانە ئەوە سابتە نە زیاد دەکرێت نەکەم دەکرێت ئەوانە نەکە لە بیدار ئەو دەستگایان دامەزراندێ لە 2007ەوە خوای گەورە لێیان قبوڵ بکە و مەجموعەتیان بە فعلی ناو واقعکن وڵا الحەمدلله هەمویان بەس قەزم لە ڕووی ئیداری بەشەکیان زیاتر تەواجودیان هەیە زیادبوونی وانە نابی تەواو ئەوەندەیە کە لە دەستگای لە فەرمانگەی تەزدید کرا و کەمبوونیشان مەگەر بەخۆی ئیستیقاڵی خەتی بدە بەخۆی وازبینی لە دەستگای لە بەرهەر و کارەشی یانیش خوای گەورە عەمریم لە هەشتێشکا مردن ئەو دوو حاڵەتێ موەسسین ڕاوێژکاری ئەنجومەنی باڵا وەزائیدەن هەموو ئەندامای نووسینگەی کە ئەوش هەیئەتی ئیداری خۆی هەیە پێی دەگوترێت دەستەی کارجێڕی نووسینگە ماوەسا عەبدولوەلی مەسەڵەن بەرپرسەکەیە ئەو برایانەیەش بەڕێوەبەرایەتەکان لە پەروەردەی لە ڕۆشنبیری لە دارایی و پەیوەندیەکان قراءە و مڵەفەدان و ئیلا ئاخیره ئینشاءالله شتێک وازح بی ئەوە هەمووی پێی دەگوترێت نووسینگەی دەستگا لە خوارەویش وەکو باسم کرد لق هەیکەلە چ خۆی هەیە لە خوارەویش بازنە هەیکەلە تایبەت بەخۆی هەیە. یەک لە ئیستیفادەکانی کۆبوونەوەی تەنسیق لە بینی بەڕێوەبەرایەتەکان دروست دەبێتن تەنسیق لە نێوان بەشەکان ئێستا بە نمونە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری چەند بەشی هەیە 5 بەشی هەیە 5 یان 6
کە کۆبوونەوەی دەکەن بەرپرسی بەشەکان بەشداری ئەو کۆبوونەوەی بەڕێوەبەرات دەکەن تەنسیق لە نێوانیان دروست دەبی هەماهەنگی زیاتر دروست دەبی و زیاتر ئاگایان لێک دەبی و زیاتر هەمە هاوکاری یەک دەبن و دەستبار یەک دەبن بەنسبەت دەستەی کارجێڕش کە بەڕێوەبەرەکان بەشداری دەکەن هەمان حاڵەت بوونی هەیە. خاڵی هەفتەم خاڵی هەفتەم ڕەخساندنی دەرفەت بۆ تازە بەشدار بووەکان خەڵکەکەی نوێ دێتە پێش خودی جەلەساتەکان دەرفەتە چی باش حقەتەن لەوەی کە مشارەکەی هەبیتن بتوانی بەشداری بکە و ڕاو بۆچوونی هەبی و زیاتر حقەتەن ئەندامی نوێ لە جەلەساتەکان دەناسرێ بەشە چی ناسینی ئەندامان لەو فکری کە هەیەی هەم ئیستیفادە لێ دەکەی هەمیش دەناسێ لەوەی کە بەشداری جەلەسەکان دەکات. هەشتم ڕەخساندنی دەرفەتی ڕاوبۆچن دەربڕین و گەیاندنی سکاڵا و گلەیی و ڕەخنە و پێشنیارەکانی بەشداروان بۆ سەرو دەرفەتەکەەوە نیە فرسەتەکە ئەتو گلەی یەکت هەیە لە جەلسەی بەشداری دەکەین جلسەی مامۆستایان بنمونە ڕەنگە زۆر جار لەکن بەڕێوەبەرەکەی لەکن کەسەکەی بە شخصی باز بکەی زۆر زێ خۆی نەگری بەس لە کۆبوونەوە چی دەرفەتەکە کلەوەی کە ڕەخنە و گلەی خۆت بگەینی و ئەویش ئەسڵە بگەینتە سەروی خۆی ئەگەلێک نەخۆی عیلاج نەبوو ئەوها بە تەدریجی حەڵقاتە ئەوش هەیکەل ئیدارەکەیە. خاڵی نوێیەم لە گرنگی کۆبوونەوەی بەرزکردنەوەی وورە و هیمەتی ئەندام بەشداربووەکان لە میانی بەشدار بوون لە دروستکردنی بڕیارەکان و گرنگیدا بەڕاکانیان. خاڵی دێم ڕەخساندنی کەش و هۆی پابەندبوون بە بڕیار و ڕێنماییەکان تەبعاً لە کۆبوونەوەی معلومی جەنابتانە یەک لە شتە ئەساسیەکان و لە هەمووی مهمتر دەرکردنی بڕیارە یعنی یەک باز دەکەین یەک لە خاڵە سلبیەکان یان یەک لە خاڵەکانی کۆبوونەوەی ناسەرکەوتوو لاواز فاشیل هەرناوەچ لێدەنی ئەوەیە کە بڕیاری لێ دەرنادرێ و جاریواژ ئینسان هەست پێ دەکاتن ئەو حاڵەتەی دەبینی کۆبوونەوەک ئەنجام دەدرێت بە فعلی دەرێ هیچ بڕیارێک لەو کۆبوونەوەی نەدرایە ئەوە دەلالەتی ئەوەیە کە نوعا لەبەی سەروبەری تێدا بۆ کۆبوونەوە. هەستکردن بە بەرسیارەتی دەبوژێنێتەوە زیاتر ئەو کەساس بە مەسئولیەت دەکاتن پەیداکردنی هەستی ئینتیما و لایەنگری بۆ دەستگا چارەسەرکردنی کێشەکان و هەڵبژاردننی بژاردەکان و دانانی سیاسەتی کارکردن. جەلەساتەکان فرسەتەکە دەرفەتەکە لەوەی ئەو ئیشکالانەی کە هەیە لە خودی بەشەکەی لە بەڕێوەبەرایەتەکەی لە ناو مامۆستایان لە ناو تەڵەبان لەوەی تاوتوی ئەو مەشاکلانە بکرێتن و بەعامەتەنش ئینسان لە ئەسنای ئیشە تووشی مەشاکل دەبی وایە هەر لە مەسەلەی تەدریس هەم لە مەسەلەی ئیشە ئیداریەکانە تووشی ئیشکال دەبێت لە چێ تاوتوی ئەو کێشەیە بکرێت لە چێ کەسەکە بقسە لێ بکاتن لە چێ بڕیاری لێ بدرێت لە چێ عیلاج بکرێت هەمووی فیلتەرەکەی دەگەڕێتەوە لە بۆ کۆبوونەوەی و پاشان تاوتوی ئەو بابەتانە دەکرێتن لە نەتیجە دەگەیەوەی کامی باشترین بژاردەیە قەناعەت لە ئەو خەڵکی دروست دەکرێت کە لە کۆبوونەوەکەی بەشدارە بە زۆرینەی دەن مۆزوعەکە ئەگلای دەکرێتەوە. خاڵی چاردە بە دواداچوون بۆ جێبەجێکردنی پلانە پەسەندکراوەکان معلومی جەنابتان لە ماوەستانی بەڕە ساڵانە پلانە چی بەکارخستنمان هەیە پلانی تەشغیلی یەک لە خاڵس ئیجابیەکانی جەلەسات ئەوەیە کە متابعی پلانەکان بکرێت خاڵەکانی پلان یعنی بە نمونە ئەتولەیەکی 2 لە 15 لە 15 کۆبوونەوە هەیە لە یەکی دووکردیتر لە 15 لە خلالی ئەو 2 هەفتەی چ پلانێک لەسەر ئەرک بووە متابعە دەکرێت ئەها بەفعلی جێبەجێکرایە و لە 15 لە بۆ یەکی سێ کۆبوونەوەی ئەولاتر کە دێتن بەبیر ئەندامی دەینەوە کاکە فلان ئەتو ئاگات لێبی فلانە پلانت لەسەرە ئەوش ئیشی بەڕێوەبەراتی پلاندانان بە دوواداچوونە هەم ئەوەی ڕابردوو متابعە دەکرێت هەم ئەوەی داهاتوش بەبیر جیهەتی معنی دەهێنرێتەوە. خاڵی پێمەوە ئەخیرە 15 تاوتوی پێشنیارە هاتووەکان و بەیاردان بەبیرکردنەوەی بەردەوام معلومە یەک لە بڕگە سەرچیەکانی کۆبوونەوەکان بریتە لە پێشنیار برایەک فکرەی جوانی هەیە پێشنیارش تەڕەف دەکاتن پێشنیارێک لە بابی تەنمێی و مەسەلەن لایانی مادی پەرە پێ بدێ فکرەی پێیە برایەکە لە ڕووی ڕۆشنبیری یەک لە خولەچکردنەوەی خولەچی وها ئیلا ئاخیریهی ئەو ئینشاڵڵا بڕێک لێوەش بەردەکاری بازەکەی مەسەلەی پێشنیار پرۆژەی پێیە و ئەوە سەبەبیشە لەوەی ئەمنێک فکرکەمەوە کە بەشداری ئەو جەلەسانە دەکەم تەشجیعم دەکات لەوەی کە بەردەوام فکرکەمەوە پێشنیار تەڕح بکەم. چەند زۆر کۆبوونەوەمان هەیە نەوعیەتەکانی کۆبوونەوەی کەس بە خەیاڵیدا چەند زۆر کۆبوونەوەمان هەیە نەوعیەتی هەیە یان هەموو یەک نوع بەڵێ مەسەلەفمان کۆبوونەوەی داخراو هەیە کۆبوونەوەی کراو هەیە لەو ڕۆڵەیەوە ئەو تەسنیف
بەڵێ کۆبنەوەی وەرزی بە پێی وەقتەوە لەگەڵ کۆبنەوەی گشتی کۆبنەوەی تایبەت جان زاکر بەڵێ کاس تا ئۆشمان بالضبط ئەوەی ماسەش باس کرد بە پێی وەقت شەکەتێ خێر مستا لەسەر ئەساسی بابەتێکی مختص خێر نووسی بەڵێ مامۆستایانی خێر نووسی ئەوەش ئێستا باس دەکەین تا بەڵێ مامۆستای بەڕێز جزاکەڵڵا دوو حاڵەتی ئەوشمان هەیە تەصنیفاتەکان بەعام تەوزیع دەکرێت لە بۆ ئەوەی کە تو بە گوێرەی چ کۆبنەوەکەی دەکەی کۆبنەوە مامۆستانی بەڕێز باسییان کرد ئایا فەسڵیە ساڵانەیە هەفتانەیە ڕۆژانەیە وەنیە حەسب نوعیەتی کۆبنەوەکەی ئەوە کۆبنەوە کە بە گوێرەی ماوە و کات ئەو وەختەی کە لەبەردەستە تەحلیلی دەکەی کۆبنەوە لە ڕووی شێوە شکلیەتی ئەو کۆبنەوەی کووە کە ئێستا باز دەکەین ئینشاءڵڵا و نوعیەتی سێم و ئەخیر کۆبنەوە بە گوێرەی ناوەڕۆک کە مامۆستای بەڕێز باس کرد ئێدی بری قسە چ بکردن لەوەی کە اختصاص لە مەجالە چیە ئەمە ئەو جەرسەی دەکەین تایبەت لە بۆ مەسەلەی ڕەمەزانە خڕکردنەوەی پارەی هیچ مۆزوعێکە باز ناکرێت ئەوە ئینشاءڵڵا دێنە باس یەکەم کۆبنەوە بە گوێرەی ماوە و کات ئەویش تەصنیف دەکرێتن لە بۆ دوو نەوعی کۆبنەوەی خولیمان هەیە چ مامۆستایانی بەڕێز باسییان کرد ئاساییە بە نمونە ئێستا من ئەنجومەنی باڵە هەفتانە کۆبنەوەی دەکەین کۆبنەوەی عامی ئەندامانی نووسینگەمان هەیە وەرزیە سێ مانگ جارێک کۆبنەوەی کۆنگرەمان هەیە سێ ساڵ جارێک کۆبنەوەی مامۆستایان نازانم 6 مانگ جارەکە چەندە سێ کۆبنەوەی داکوبابی تەڵەبەکان کۆبوونەوەکمان هەیە ڕەنگە ڕۆژانە پێویست بکە کۆبوونەوە لەسەر ئەساسی بەشەکان ماگانەیە لایەنی کەم حەسەب حاجەتی ئەو جێی ماوەکەی دیاری دەکرێت و ئەوە ئاساییە ئەو حاڵەتش طەبیعیە وە کۆبوونەوەکمان هەیە لە ناکاو شەر بە وەختە مەسەڵەن عەفوم کەن جارێ نمونەکان زیاتر بە ئەنجومەنی باڵا دەینەوە حکومەوەی لەوێندەرین ئەتو لە بینی دوو کۆبوونەوەی حاڵەت دەکات پێویست دەکات کۆبوونەوە چ بکەیت تاڕی لە بۆ مۆزوعەکی ئانی دەبی زوو قەراری لێ بدەیت یانیش ئەسڵەن پێ ڕاناگەی مەسەن دە تەوەرت هەیە دە بابەتت هەیە ئەو دووشەمەی کۆبوونەوە تێ لەگە دووشەمی ئەو لای ئێستا پێنجی تاو توێ دەکەی هەر بۆندی پێڕادەکەی حەسەب بە وەختی لەبەردەستە پێنجەکەی دی لە کۆبوونەوەکی نائاسایی کۆبوونەوەی کە چارشەمێ دەکەین ئیتفاق دەکەین پێنج بابەتەکەی تەڕق دەکەین و تاو توێ دەکەین هەم ئەوەش دەگرتەوە هەمیش حاڵەتێک خوا نەخواسە ینی وەکو نمونە حاڵەتێکی ئەمنی دێتە پێش ئەتو پێویست دەکات کۆبوونەوەش تاڕی بکەیت کە کو تعامل لەگەر ئەو وەزعیکەی کە دێتە پێش حاڵەتەکی فرسەتێک دێتە پێش سەردانێک دێتە پێش هەموو ئەوانەی کە نائاساین و لە ناکاو ئەنجام بدرێن کۆبوونەوە لە ڕووی شێوە لە ڕووی شکلیات ئەو کووە چ مامۆستایان باسییان کرد کۆبوونەوەی فەرمیمان هەیە کۆبوونەوەی فەرمی تەبعاً ئەو ڕسمیاتی خۆی هەیە بە پێی کارنامە بەڕێوە دەچیتن و باز دەکەین ینی کارنامەش چەند مقەویماتێکی هەیە دەبی هەموو ئەو بڕگانی تێدابیتن کە پێویستە ئیشارە پێ بکرێت و ئەندام بەرچاوڕوونبی پێش ئەوی داخلی کۆبوونەوەکەی ببیتن ئەوە کۆبوونەوەکی فەرمی وەکو باسم کرد بە نمونەی ئەنجومەنی باڵا کە هەفتانە هەیتمان چهارشەمان بە نمونە ئێستا سابتە هەموو چهارشەمان سەعات 3 کۆبوونەوەی ئەنجومەنی باڵایە تەوەرەکانیش هەموو هەفتان لە گروپی ئیشارە پێ دەکەی هەر کەسێک چی هەیە خاڵەکانی خۆی باز دەکاتن نەوعەکەمان هەیە کە کۆبوونەوەی نافەرمیە یان عەفەوی پێدەگوترێت بەپێی کارنام بەبێ کارنامە عەفوان بەبێ کارنامە و سیستەم بەڕێوە دەچێت و ئاسانکاری و نەرمی زۆری تێدایە ئەوەیە کە مەسەلەن وەکو باسمان کرد تقریبا حاڵەتە نائاساییەکەی کۆبوونەوەیەک لە فوجایی ئەنجام بدرێتن کەمتر وایە بۆی ڕابگەی کارنامە و سیستەمەکی لە بۆ دابنی نەوعی سێەم ئەو سێم عەفوان کۆبوونەوە بە گوێرەی ناوەڕۆک لە ڕووی ناوەڕۆک مامۆستای بەڕێز باس کرد نوع کۆبوونەوەکمان هەیە بەس ئیستیشاریە دادەنیشین تاوتوی بابەتش دەکەین بەس هیچ قەرارش لەبارەوە نادێت ئێستا هەتا مەسەلەی دەستی ڕاوەشکاری گشتی کە ئاماژەم پێکرد لە هەیکەلی هەیە و ئەوانە لە کۆنگرە لە کۆنگرەی بە تەعین دادەنرێن ئەوانە بەس ئیستیشارەیان پێ دەکرێت ئەو مامۆستا بەڕێزانە ئەو زاریوە لە مختصە لە مەجالە تایبەت مختصن زاریواش عمومەن لەسەر مۆزوعەکان قسە دەکرێتن بەس ئەو کۆبوونەوەی بڕیارەش لێ نادێت چونکە ئەسڵان مەجلیسی قەرار لێدان نییە و کۆبوونەوەی ئەنجومەنی بەڕێوەبردنمان هەیە ئەگەر ئەوەی متابعی کردی لە نیزام داخلیش باسکرا ئەنجومەنی بەڕێوەبردن چییە لە دەستگای نوورحکمە ئەو ئەنجومەنی باڵای کە لە کۆنگرەی هەڵبژێردرا و 8 نەفەری باسمان کرد زایدن بەڕێوەبەری هەموو لقەکان تقریبا يعني وەچی سەرکردایەتی حیزبی وایە ئەها سەرکردایەتی حیزب و کەس یەکەمی
مەڵبەندەکانە ئەنجومەنە لە قەچیە لەگەر هەیئەی عولیاکەی ئەو حیزبەی ئەو هاش تقریبا لە دەستگای نوێژمە بەڵام بە پێی نیزام ئەنجومەنێکی ڕاوێژکاریە جێی قەرارلێدان نییە مشاوەڕە دەکەین ڕەئیەکان خڕ دەکەینەوە تاوتوی بابەتەکان دەکەین لە نەتیجە بەرچاوڕێک دەدرێتە ئەنجومەنی باڵا بڕیار لەسەر بابەتەکان دەدا ئەوە پێدەگوتێت ڕاوێژکار نەوعەکمان هەیە ئیعلامیە کە ئەو یە متابعەم کرد بە زیاتر ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی ئەوانە دەگرێتەوە کۆ دەبنەوە کۆنگرەی ڕۆژناوانی ئەنجام دەدەن ڕەنگە حاڵەتی کەشیە بیتن بە دوواداچوونە ڕەنگەوە زیاتر مامۆستایانی بەڕێز پلاندانان بە دوواداچوون دێ داوای جەلسەرچی لە بەشی منداڵ و نەوجەوانان دەکات لە بۆچیە جەلسەکە بەس لە بۆ متابعەیە هیچ شتێکە نییە هیچ باسی هیچ کە ناکرێتن جەلسەکە لە بۆ متابعە و بە دوواداچوونە لە بۆ ئەو بڕیارانەی کە درایە تا چەند جێبەجێکرایە لە بۆ ئەو پلانەی کە نووسرایە تا چەند جێبەجێکرایە تاوتوی ئەو بابەتەی دەکرێت جێبەجێکردنەوەی زیاتر کە ئەمە تەطبیقی دەکەین کۆبوونەوە چارەسەری کێشەکان گرفتەک دێتە پێش نوعات جەلسەکەی تایبەتە بە مەسەلەی دەستکەوتنی زانیاری و معلومات لەسەر بابەتەکی معەیەن و نوعاتشمان هەیە کە تایبەتە بە هەڵسەنگاندن و تەقیم قۆناغەکانی بەڕێوەبردنی کۆبوونەوە چەند مەرحەلەیە کۆبوونەوە بە چەند مەرحەلەیدا دەڕواتن هەتا دەگاتە نەتیجە تەواو هەر ئەوەیە نانە هەر پێشەوە خۆ هەر ئەوە هەستێک یەک مەرحەلەیە یەک قۆناغە بەڵێ تەواو ئەو پێش کۆبوونەوە تەواو کار نامۆشتی لە خۆی دەگری مەرحەلەکمان هەیە لەناو خودی کۆبوونەوەکەینەوە نیە ئەوە لەناو کۆبوونەوەکەی مەرحەلەی سێیەم قۆناغی پاش بڕیارەکەش لەناو کۆبوونەوەی دەدرێت مەرحەلەی سێیەم دەکەوتە پاش کۆبوونەوە جێبەجێکردنی بڕیارەکان و متابعەکردنی قۆناغەکانی بەڕێوەبردنی کۆبوونەوە قۆناغی پێش بەستنی کۆبوونەوە چ پێویستە پێش بەستنی کۆبوونەوەکەی کە ئیشی لێسەر بکرێتن خەمی لێ بخورێتن ئیشاڵڵە خەڵ بە خەڵ باز دەکەی قۆناغی گەردن مازاکەن هەمووی تەرکیز لەسەر بکەن وا خۆت دامنێک کە ئەتوو لەوانەیە سعفم کەن بە زیهنت دا ببرێ من ئەسڵەن کە هەر کۆبوونەوەک نیە بەشداری تێدا بکەم ویان لەوانەیە برێ من هەر ئەندامەکەم ڕەنگە زۆر مەوزوع عێراقی بە منەوە نەبی بە جددیش ئەو قسەی دەکەم یعنی هەمووی خۆت وەدابنێ ئەندامی ئەنجومەنی باڵای ئەو ڕۆنا سبەینا ساڵەچکە چەند ساڵێکە ئەنجومەنی باڵایە دەستەی کارژێڕیە بەرپرسی مامۆستایانی بەرپرسی بەشی گەنجانی منداڵە هەمووی وەدابنێ ئەو مەرحەلەی دەبڕێت چونکە بەڕاستی هەروایە وەنیا سنەتی حیات هەروایە ئەو دەڕوا ئەوی دێتە جێ لێە ئینشاءالله هەمووی زیینەکەی لەسەرەوەی بکە بە خۆتی ئەو قسە تەوزیهی بەڕێستانە ئینشاءالله و بەفعلیش هەمومان لەناو واقعەکەینە قۆناغی دووەم قۆناغی ساتەکانی بەڕێوەچوونی کۆبوونەوە هەر کە دەست پێ دەکات هەتا کۆتایی دێ ئەوە مەرحەلەکە مەرحەلەی ئەخیریش پاشوی چ دەبێ چ لەسەرمان پێویستە مەرحەلەی سێمە کە قۆناغی دوای بەستنی کۆبوونەوە قۆناغی پێش بەستنی کۆبوونەوە یەکەم کە زۆر مهمە دیاریکردنی ئامانجی کۆبوونەوە ئایا ئەو جەلسەیە لە بۆ چ دەکرێت هەدەف تێیدا چییە وەنیا نەک هەر ئەوە بی قسەک دەگوترێت زۆر جار لە ناومان کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە یعنی ئەوەی کە کۆبوونەوە چی دەکەی لەبەرەوەی دەبێت بکرێت کۆبوونەوەکە بکرێت نە ئەسڵ وایە هەدەفی جەلسەکەی دیار بیتن کە ئەتوو لە بەرچە ئەو کۆبوونەوەی ئەنجام بدەیت ڕێک دەخێت مەرحەلەی پێش کۆبوونەوەش یەک لە خاڵە گرینگەکان بانگهێشتکردن و ئاگادارکردنەوەی بەشداربووان یەک لەو ئیشکالانەی دێتە پێشمان وڵاتانی بەڕێز جەناب شتم هەستان پێکردی حتمما لە ئەسنای کۆبوونەوەی زەید دیار نییە ئەمر دیار نییە نەهاتیارە خێرە مەسەن تەلەفۆنەش لێ دەکەی وەڵڵا هەراگاشم لە کۆبوونەوەی نییە نەمزانیم موعیدەکەنجی دانرایەک و دانرا لۆیە بەڕاستی جاری وا لە خودی کۆبوونەوەکەی زەڕورتر ئەوەیە ئیقامە حوجەت هەبی لەسەر هەموو ئەو بەشداربوانەی کە یعنی مەشمولن بە کۆبوونەوەکەی بە هەمووان بگۆترێتن لە وادەی کۆبوونەوەکان ئاگادار بکرێنەوە ئەوەش باز دەکەین کە ئیشی چیە سێەم ڕێخستن و ئامادەکردنی شوێنی کۆبوونەوە پێش وەختە دەبیت جێک مهەیە بکرێتن نەوەک وا سەعات چار موعیدمانە سەعات چار لە دەورێک بسوڕێنەوە تەماشای یەک بکەین نەزانین ئەسڵەن جێی کۆبوونەوە کەشمان لە چێندرا ئەو جە کە دەگۆترێت جێ یعنی لە هەموو ڕواچی مهەیە بکرێت نەک هەر کورسی و مێزەشی ڕەقوتە لە تەنیش شتێکدا بدرێ ئەوە جێی کۆبوونەوە بالفعل خودی جێیەکە ضرورە بەس ناو جێیەکەش هەر مهەیە بکرێت بەڵێ ماستەر
بابا ئێستا باز دەکەین وەسائل زۆرە ڕاست ئەوە یەک لە ئیشکالەکانە حەقەتەن خوا خێر بنووسی یعنی برا لە کۆبنەوە لە گروپە چیە 15 کەسین هەمومان مەشمولی بۆ کۆبنەوەی ئەمنە کە ئیدارەی کۆبنەوەی دەکەم هەر بۆندێک اکتفا دەکەم نووسینەکی دەکەم 2 ڕۆژ پێشتر فلانە ڕۆژ کۆبنەوە سعات ئەوەندا یەکاکە 2 ڕۆژی کابرا هەر ئیشکالی خەتی هەیە ئینتەرنێتی نییە مۆبایل ئیشکالەشێ نای بۆندی اکتفا بکرێ بەڕاستی ئەوش دەکەوتە ئەرچی قورسی ئەو کەسێک کە ئیدارەی جەلسەکەی دەکات کە باز دەکەین ئەو کەسێک کە ئەوەی دەکات موعدەکەی ڕێک دەخیتن خوا خێر بێت بەفعلی ئەو ئیشکالەکە خاڵی چارەم ئەو جەمەسەلەی ڕێخستن و ئامادەکردنی شوێنی کۆبنەوە کە باسمان کرد ئایدی چێ ئایدی ئەو کەسێک کە کارژێڕی کۆبنەوەکەیەک کارژێر پێدەگوتێک یان بڕیاردەری مستەڵەحی بڕیاردەریش بەکاردێ ئێستا عەفوەن بەنسبەت ئەنجومەنی باڵە لە ئەسڵی بەندێ بەحکومەوەی ئیدارەمە لە بەڕێوەبەرهاتیەک کەسێک مقەڕری جەلسەکە دەبی هەبی کە نەبی خەلەلە لە هەر کۆبنەوەی کۆبنەوەی مامۆستایان دەکرێت ئەسڵوایان مقەڕرەکە بێتن خەم لەو ئیشانە بخواتن کە لە پێش کۆبنەوەی ئەسڵوای ئەنجام بدرێتن خاڵی چارەم و ئەگەر لەگەرە من براک ئامادە نەبی بۆی ئاگای لێ نەبوو خەلە لەسە منە لەسە من مەحسوبە حەقەتەن بۆ مەگەر حاڵەتەکە تو ئاگادار دەکەوێت جارێ ئەو برای ئینسانە لەبیر دەکا ئەو حاڵەتە چکێ چارەم تونند و تۆڵکردنی پەیوەندی و دۆستایەتی ئەو قسەمان زۆر جێلێ دەبی وەنیا کابرا دەری وەڵای بەس وەختی کۆبنەوەی ئەومیان لەبیرە بەس وەختی ئیشێ ئەو یەک لە گرفتەکانەوە ڕاستی ئەوە خەمی ئەساسی کەسی یەکەمە مامۆستایانی بەڕێز کە ئەو عیلاقەتە بە قوتە بمینێ مەسەن جارێت کۆبنەوە 3 مانگ جارەکە ڕاستە لەوانەیە ڕۆژانە ئەو برایە بێ هەفتانە جارێک تەواجودی هەبێتن بەڵام ئەو عیلاقەیە کە لە بینی بەرپرس و کەسەکەی هەیە سەبەبەکی زۆر ڕئیسیە لەوەی زیاتر ئیستیجابەی هەبی لە بۆ جەلەساتەکان نەوە خوانە خۆسەک و باسم کرد ئەو نەزرێ دروستبی کە پێی وابی بەس لە ئەوەکان بەبیر دەهێنرێتەوە یەکەم شت کە باسمان کرد لەوانەش عەفوەن لەسەر یەک لەو خاڵانەش تەفاسیلێکی باز دەکەین چکە ڕەنگە زۆر ڕوون نەبیتن خاڵی یەکەم دیاریکردنی ئامانجی کۆبوونەوە ضرورە بابەتەکان دیاری بکرێ ئەمنە کە بەشداری ئەو جەلسەیە دەکەم بزانم مناقەشەی چ دەکرێت وەنیە نەک هەر ئەوها بێم و نەزانم بێ مەسە سفرەی حازری چونکە جاری وا تو پێویست دەکا بەڕاستی لە دەری کۆبنەوەکەی فکر لە مۆزوعی بکەمەوە و احتیمالە مشاوەڕی خەڵکەچی بکەم وەنیە مەسەن باسی بابەتەچی لەو جەلسەیە بڕیار وایە بکرێ وەکو شخصی خۆ معلوماتم نییە اختصاصی من نییە معلوماتم لەسەر ئەو شتەی نییە ئەگەر تو پێشتر ئاگادارم بکەیەوە ئەم لۆ خۆم لە دەری لە خەڵکەچی ئەهلی مختص دەپرسم بەرچاوڕونێکی وەردەگرم ئیستیفسارەکی دەکەم وەلێکی دەدەمەوە فکر لێ دەکەمەوە کامی مەسلحەتە لەو مەشروعی نووری حکمەی ئەو یان زیاتر تەڕەح دەکەم بەس ئەگەر من هەڕاست هاتمە ناو کۆبنەوەکە و لێوێ دەزانیم مۆزوعەکان چییە ئەوە ئیشکال دروست دەکاتن و حتا بڕگەکانیش کە قسەی لێ دەکەین ئینشاءالله دانانی بەرنامەی کاری کۆبنەوە لەلایەن کارژێر یان بڕیاردار بە سەرپەرشتی بەڕێوەبەر یان بەرپرس ئەو هەموو مستەڵەحەی کارژێر یان بڕیاردار یەک شتە بەچێ دەگوترێ ئەوەی کە ئیداری جەلسەکەی دەکا ئەوەی خەم لەو قەزیانە دەخوا کە لە پێش کۆبنەوە ئەنجام دێت حتا لە ناو کۆبنەوەش و پاش کۆبنەوەش ئێستا باز دەکەین ئیشی چییە بەس بەڕێوەبەر یان سەرپەرشتیار یان بەرپرس یان تو هەر ناوەش یان سەرۆک هەر ناوەش لێ دەنێ کەس یەکەمی ئەو جەلسەیە بە کەسی یەکەم هەر ناوەک لە کنەت هەیە چ ماشەڵڵا ئێستا لە حکمەیە مستەڵحانە هەمووی بەکاردێ سەرۆک هەیە بەرپرس هەیە بەڕێوەبەر هەیە وەنیە سەرۆک لە بۆ دەستگای بەکاردێ بەڕێوەبەر لە بۆ بەڕێوەبەرهاتیەکان بەکاردێ بەرپرس لە بۆ بەشەکان بەکاردێ سەرۆک هەم لۆ دەستەکانیش بەکاردێ بەرنامەی کاری کۆبوونەوەی ئیشی ئیداریە مسودەکەی دابنێ بەس ناستە بواری جێبەجێکردن ئەو خەڵکی لێ ئاگادار ناکرێتەوە هەتا کەسی یەکەم موافقەی لەسەر نەدا واضحە ماوەسانی بەڕێز ئەسڵ وایە بە فیلتەری کەس یەکەم دابچیتن ئەگەر ملاحەزاتی هەبوو ملاحەزاتەکانی خۆی چا دەکات جێیەکان ئەگەر نا ئەو جە دەستە بواری جێبەجێکردن جێبەجێکردن لەو بابێک کە خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە خاڵی دووەم لە مەرحەلەی پێش بەستنی کۆبنەوەی بانگی هێشتکردن و ئاگادارکردنەوەی بەشداربووان وەچی مامۆستای بەڕێز باسی کرد پێشتر بە چەند ڕۆژێک لە ڕێگەی مۆبایل ئیمێل هەموو ئەو وەسایلانی کە هەیە دەکرێت ئاگادار بکرێتەوە ئەو خەڵکە یعنی ئەو باسم کرد تازە ئیشارەم پێ کرد ڕاستی ئەو ئیشکالەمان هەیە مامۆستانی بەڕێز الحەمدولillah ئێستا وەسایل زۆرە ڕاستە دەبێتە بەرقورسێک لە بۆ ئەو برایە کە ئیدارەی وەزعەکەی دەکات ئیداری جەلسەکەی دەکات بەڵام ئەو یەک لە ئەرکە ئەساسیەکانیتی کە ئەمن سبەینێ بەڕاستی هەنجەت و مبەڕێرم نەبی لەوەی کە نەمتوانی بەشداری بکەم لەوەی کە ئاگام لێ نەبووە بەڵێ ماست
على الأقل يعني متابعي أو جروبك واحد والله أو زلمة بتاعك شخصي لسبب واخي قبرين أو باندا نازم وقتي تيانا تصل بيك دستي لنا ده بيك كسيناكري أتو هر صعود لو بيتن شحان آسان أو لو بدست بربيتن براسي دايما مراعاتي أو كسي مقابليش كش كرسي لسرشانية كومل واجباتي لسرك يجلوان أقدر كنو يخلقه شو ما صد لي قلتي أول وسائل جروبي براسي ما وسائل بريس زور وسائل اللي بعشة يعني هو دار براسي لو زي كما تيري بجدان اهتمامي زور بو جروبانا بدي وجروبانا كان متعلقا بنوري حكمة أو جاتو ما مستاهل جروبي ما مستاهل بونتي لأنه ما مستاهل جروبك تهبط ما مستاهل دوامي بيانيان دروس كده ليش تواجد تبي تفعال يجبي يعني براسي وقتها زورش اللي نابا والحمد لله يعني إمكانيتك ما عندي زورش إنها كارتي ما جانا لو أنا بتسن هزارش ترتيب ببيتن لو فيديو اشتي بكارني بس يك ما عندك عايز إيش كان يعني عقله كان ببرين بس لما قابل إيش عقداري جروب كان بينو فعال بنتي له بل ما وصل له يعني أو إذا بس لو أنا تسنكسك لبردسي ونيا بس أو يك شخص كبتنيا بخوتي بلا ونيا يعني أول بسياتي زيادة زالوا بس لقول بشكارني في مستوى كزيادة فعال واحد الموبايل كي بيوزني بعد بله إذا تلفون كي بيوزني ولا وصل له استعمل ذكرت وصل أندام كان ما وصلني بس استعمل أنزمني بالا هج نفرين هم فعالة الحمد لله للتليجرام من هتا هم موضوع كان بيو اكتفاء ذكر هز مشكلة ما نبغى أخوي ما كان حالة طارئ مثلا نيوران لو عصري كوبنو كتير عفوا ما وصلت ما أو حالتك بس وجهك هم فعالة لو يعني بس يمكن ما وصلت ليه أولويات أو ترك أمنته فعال بدوي ما وصلت ليه رك أزيد نخوة بيننا براجك أزيد نخوة لو كهم جارب التلفون آخر وش أزيد تيس عم ناكل براسي هم حفتان تلفون له هاش كسيب كم بعد قرصك ولا شو من دروس ده والله ما وصلت ما لجروب أو مواصفات الشيء بالمناسبة مع شركة شيء ديتي سيت يعني شيء ديتي أو يكني تتواني بالمناسبة يدوك السلة والتلفون أو يكني تي أو يكني زان ما وصلت راسي عفوا مثلا بالغالب كوبنا وكان باشترين أجزاء كنا وتسبيك كتني موعد كوبنا وكان أو يكون بزارة زناب بس أو تقريبا ببيجنا نواه دون مناسبة كوبنا أندامان تسي من زارب ببي أو أندامان لمن لذهني طبع ببي تنام سي من زارب وزي كوبنا خمه مانجانا زارب كوبنا خمه هي وداي مانجا سي مانجا يعني تحديد موعد كأو أندامتي دا تكل دبي أو بدي هنا ويدو تزرع شيء دبي فات يضربوا كوبنا أسرائيل أخي بس حالة تثبيت كلمة موعدة أو بدي هنا ويا خاخر بالنسبة لكل ما وصل غازي أجر كوبنو كان بين يعني كان بي كنترول كني آسان ترى بس أجر بينك زور بيبرق زحمته يسبب منا أنزمني برا بردن سيمان زاركا هرتسند يسأل صارنا مش تحديد شمال كدي الروجا كان بس زاري وحالة ديتا بيجنا ساري تأزيلي بكي لإستا وسيمان أو يجرنا قصك زوان ملاحظك ولا أنا زيادة المسألة كخودي ببيه هنا أنا وبينوك تحديد أوكي وقتك بالي ما وصل لي يعني زور ذات مشاركة يعني الحمد لله مشاركة براك لتسن شوينك إشي دكيه باش أو شوينانية كم شوين عزول بالي راست عزول مشغول بدي يعني هذا الشخص من لو أنا شغلت تفهم كيف هنا زلوا جماعة بيريست أو براني كان بستنيا مثلا بس يعني شوين كنيا أو زيادة أجي لا أو كان آخر بالي ما وصلش زام زيادة السيرفر بالسكان ولا بروي ما مشاركين كم أما حتى أنا زارد وزادين دزجاي ما بيكفي كذي يكتشف الأخوان وما حس أجا مع زاديان بيني ككوبنو ذكرت ما قد كوبنوش كلا سرتا باسي كوبنو إخوان كذي ناس كوبنوشي لنا كاو يشبه يولي بواني خواري ولي في ما بي آخر بس يك شد راس كنو إشي بربرسينية أقدر كنو يخلقه بس ما كرونيا إشي كارجيريا إشي أبي يسوي مصطلح كذي برياردر آخر سؤالي رزعت كارجير وكارلوي إشي أو كسيك إداري جلسة كان دكاتن يعني استبنمونا كوبونوتشي بريوبراتي بروردي إنزام بدري إيش موصى محمدينية بخوي وخلقي أقدر بكاتو أقدر طبعا خواخيري منس بس لأصل ده إشي إداري أو كسيك إداري جلسة كذا كمقرب بريوبراتي بروردي وزان اشتيا من هنية خالي يكم أو بس ماكر خالي دوام قاعدني برنامج كاري كوبنو سرزم بجربوان زور ظل ما وصلني بريس
ئەتوو لەسەر چ قسەی دەکەی مۆزوعەکان و باس دەکەین چەندیش دەخایەنیتن ئەسڵ وایە ئەمنە کە بەشداری ئەو جەلسەیەکەن پێش وەختە بەرچاوڕوون بن ها باسمان کردوونیە زاری وا فکر لێ دەکەی و زاری وا ئیستیشارە بە خەڵکەکی دەکەی کە هەلی مختصە بیرخستنەوەی نیەت و ئەجر و نوێکردنەوەی پەیمان لەگەڵ خوددا ئەوە ئەساسە وەڵڵا ئەوە چەندە دەبی خاڵی یەکەم بی بەڕاستی ئەمە زۆرمان پێویست پێ مامۆستایانی بەڕێز و دەبی زۆرشمان ئاگا لێ بی وە حەقەت دکتۆر عەبدوڵڵا خوا خێری بنووسی لە هەموو ئەو جەلسانێک کە بەشدار بووین لەگەری لە سەردانی لەقەکان باز دەکات زۆر تەئکید لە مەسەلەی نیەت و ئیخلاص دەکاتەوە لۆ ئینشاءڵڵا هەموو دەمێ لە بیرمان بی مامۆستایانی بەڕێز کە ئەو نیەتەی لۆ خوا یەکلا بکەینەوە و پاشانش عەهد و پەیمان لەگەڵ خوای گەورە ئەویش هەر نوێ بکەینەوە لێبڕاوی مەبەستی گەیشتن بە ئامانجەکان ئەوەش طبعاً مەرحەلەی پێش کۆبوونەوەیە بەرنامەی کاری کۆبوونەوە مەجموعە خاڵێک ئیشارە پێ دەکەم ئینشاءڵڵا ئەو برایە ئەو خوشکە بەڕێزێکە لە ناو خوشکانە مەجموعە خاڵێک ضەروری لە بەرنامەی کاری کۆبوونەوە سا مەدەنێ کاری ئەوەی کارنامە پێ دەبێتە کارنامەی کۆبوونەوەی دەرێ کارنامەی کۆبوونەوەی بنووسە چییە محتەوایەتەکانی چییە ئەسڵا ئەو کارنامەی کۆبوونەوە چی تێدا بێتن ئەو مەجموعە خاڵە دەرێ زۆر وردە حەسە بوردەکەی بدەبی خاڵەکان گەلێک زۆر بێنێ یەکەم ناوی دەستگایان بەڕێوەبەرایەتی یان دەستە یان بەش بە تەواوەتی بنووسێ ئیشارەی پێ بکرێ ئەو کۆبوونەوەیە ئەو ئەندامە بزانی کۆبوونەوەی چییە بەڕێوەبەرایەتی پەروەردەیە ئەو کاتی لۆی دیار دەبی کە چێنە ئەندامەکانی یان کۆبوونەوەی بەشەی ناو بەڕێوەبەرایەتێکە یان کۆبوونەوەی دەستەی قورئان لە بەرانە بنمونە یان وإلى آخره مهم کۆبوونەوەکە تایبەتە بەچێ ناوەکەی بەوازحی بنووسێ خاڵی دووەم ژمارەی کۆبوونەوەی کە ئەنجام دەدەین عەدەدی چەندەمینە دەبی لە کارنامەی ئیشارەی پێ بکرێت سێم زۆری کۆبوونەوە جۆرەکانمان باس کردووە ئەوە کامە نەوعیتی خاڵی چارەم بزەبت تەحلیل بکرێت لە چ تاریخەکی ئەو کۆبوونەوەی ئەنجام دەدرێت ئەوەش یەک لە خاڵە زەڕوریەکانە پێنجەم شوێنی بەڕێوەچوونی کۆبوونەوە لە بینایی نووسینگەی دەستگا لە ناو بینایی نووسینگە دەستگاش عەفوان ئەسڵ واجەیەکە تەحلیل بکرێتن چونکە ماشەڵڵا گەورەیە جێیەکە وایان دەکرێت مەسەڵەن پارۆنانێکی لەگەبی لە ماری برایەکی بیتن مهم جێیەکە تەحلیل بکرێت پێشوەختە بەرچاوڕوون بی ئەو برایە ئەو کەسێک کە مەشمولە بە کۆبوونەوەکەی شەشەم کاتی دیاریکراوی کۆبوونەوە زۆر زۆرە لە سەعات چەند دەست پێ دەکات و سەعات چەندیش کۆتایی پێ دێ وەبی ئەو برایە ئەو بەڕێزەی کە بەشداری کۆبوونەوەکەی دەکات بەرچاوڕوون بی پێشوەختە وەختەچی خۆی یەکلا بکات و لە ئەو قەزیەی موعید و شتەکە دانەنێ خاڵی شەشەم ڕێنماییەکانی کۆبوونەوە هەرچەندە ئەسڵ وایە ئەغلب وایە ڕێنماییەکان سابتن تو یەکجار مەسەڵەن مەجموعە ڕێنماییەکی دەردەکەی لەسەر مستەوای بەڕێوەبەرایەتیەکەی لەسەر مستەوای بەشەکەی مەجموعە ڕێنماییەش دەردەکەی لە بۆ کۆبوونەوەی داکوبابانی تەڵەبەی مەجموعە ڕێنماییەک تێ لە بۆ کۆبوونەوەی مامۆستایان بەڵام جاری واش هەندێک جەلسە هەیە ڕێنمایی تایبەت بەخۆی دەبێت دەکرێت ئەوانش بەگەر بدرێتەوە خاڵی هەشتم کە زەڕورە وتە و بیرخستنەوەی سەرۆک یان بەڕێوەبەر یان بەرپرس کەسی یەکەمی ئەو جەلسەی ئەسڵ وایە تەسکیرەکی هەبێتن بەڕاستی ئاەتش تەفسیر دەکات شەڕحی حەدیثەکی دەکات دوو قسەی خێر دەکات بەرەکەتی مەجلیسەکانیش با لەو بداتەوە دەست پێ بکاتن ئینشاءڵڵا ئەومان لە بەرچاو بی و جێبەجێ بکەین ئینشاءڵڵا هەرچەندە لێرە نووسایە بەڕێوەبەر کەسی یەکەم بەڵام دەشکرێت تەداول بکەوەنیا چی ئیشکالە بەجارە براچکە ئیلقای کەلیمەکی بکات لە خلال چەند دەقەی بدات لۆ بەرەکەتی مەجلیسەکەی وە ئەو براژ لێ ڕادەبێتە دریدی سەرسەبرەگەر ئەو مەهارەیەش نەبێتن لە بۆی دروست دەبێت ڕیزبەندی تەوەر بابەتەکان بە پێی گرنگیدا بە پێی گرنگیان ئەتو مەسەڵەن دە بابەتت هەیە طبیعیە ئەگە بابەتی یەکەم مەسەڵەن ئەو جارەش باز نەکرێت طبیعیە ئەسڵەن لە دەری مەجلیسەکەی قسەچی لێ بکرێتن بە هەر حاڵ لە بەر حاڵتە چێرێ ئەتو بدە ئەولەویاتەکان بینە پێشەوە کامیان لە هەمووی گرنگترە ئەوی بکە خاڵی یەکەم خاڵی دێم دیاریکردنی کاتی دیاریکراوی هەر بڕگەیە ئەتو کارنامەکەی کە دادەنێی مەسەڵەن قسە لەسەر پرۆژەی مالی دەکەین لە خلالی 10 دقەی دەی بگەینە نەتیجەش قسە لەسەر کێشەی قوتابیان دەکەین قسە لەسەر گرفتی نەبوونی شوێن دەکەین و إلى آخره هەر یەکە و چەند وەقت پێویستە حتما 100% هەر دەرنایە ماوەستانی بەڕێز بەڵام ضروریشە بەڕاستی وەختەکان تەحلیل بکەین و لە نەتیجە بگاتە جەمعی کولی بگاتە نیو ساعت ساعتێک 2 ساعت کە چەند لە بۆ کۆبوونەوەی دانایە بوونی بڕگەی پێداچوونەوەی بڕیارەکانی پێشوو دەبێەوە یەک لە خاڵەکانی کارنامەی بیتن چونکەمە لەوانەیە جاری وە هەست پێ دەکەین یەک لە ئیشکالەکان هەیتمانە وەسانی بەڕێز لە جەلسەی ژمارە 3 هەش بڕیاری دەکەین دەگەین لە جەلسەی ژمارە 4 چاری هەر ئەسڵەن جێبەجێ نەکرا هەروەک خۆیت ئەو خەلل لە داڕشتنی بڕیارەکەی هەبووە بە فعلی عوزری هەبووە ئەو برای پێی سپێردا ئەو بەشەی پێی سپێردا
پێداچوونەوەی بڕیارەکانی پێشوو یەک لە خاڵە گرنگەکانی هەموو کۆبوونەوەچێ. 12 بە دوواداچوونی بەشەکان یەک لە ئیشەکانی کۆبوونەوەی متابعەیە لەوەی کە چ کرا و چ دەگوزارێت لە بەش و بەڕێوەبەراتەکان و خاڵێکی کە زۆر زەڕورە دەرفەتی کراوە ئەو خەڵکی کە دێتە بەردەستت دەرفەتی لۆ بڕەخسێنە کە بتوانێت قسەی خۆی بک پێشنیاری نوێ بخاتە ڕوو. ئەو 13 خاڵە زەڕورە لە کارنامەی هەر کۆبوونەوەکی هەبیتن. نمونەک ئەوەی ئێرە نییە نمونەکە هینایتمانەوە ئەگەر تەماشا بکەی شتەکانی تێدا ئەوەی کە باسمان کرد ئەو 12 خاڵە 13 خاڵە ڕقەمی ئیجتیماعەکەی یەکەمە چێ مەشمولە بەو ئیجتیماعی ئەوەی کە باس کرا ئەعزای لوزنەی ئیستیبادی عامی دیراسی قادیم ئەوە موعی ئیجتیماعەکەی ڕۆژەکە سێشەمە تاریخەکە ساعات چەند دەست پێ دەکا 11 سبەینێ مەکانەکەی چێندەرە ساڵی ئیجتیماعە جەدوەلی ئەعمالی ئیجتیماعەکەش ڕێک لە بۆی هینایتە خوارێ هەر هەموو 1 2 3 4 5 6 ئەو 6 خاڵەی باز دەکەی مقدمة اجتماعي بعد أو حسب أو زي مثلنا تفاصيل وشي منفذي قصكدنا لسر أو بابتانا دوات الرأي أو عندي جواد دجري شي طرحي أو بابتي دك قصدم ووقتك شو لبو هر برجة شها بس ما نكر هر برجة ووقت خوي لبو دابندري وأخيرا نيش ضرورة كختم توقيعي أو كسيل سبي كبر برسا بس أبى بي وقت دزاني عفوا عفوا ما هو سايبرس اللي عزد دست بيدك أو وقت عن اللي يقديوا ديار دبي كتسن خلاص دبي حسب أو وقت أنا بجنس تبي 10 طبعا هاي ساو دقة بينت بيست دا بينت أو يتجمعك باع سريع عزدي أو وقت نهاية بالنسبة تبي 10 راس بالتأكيد نمونة شيء خوان هنا يتوما أصلاً برزلانجا زياتر لبوما برساورمي زياتر تدابي كليشي خو معنا انزماني بالا في عيب ما تقول كابزو هيش الرسمي ترى اللي يدي شونيا ناو كليشو ترتيبات ترقيم كرا رقم تسند ومسراوة ولا تاريخي تسند توزيعي كرا وتوزيع شي كرا بريوبري لقكاني نوري حكمة موضوع كتسيا كوبنوي انزماني بريوبردن بس ما كره انزماني بريوبردن لدزغاي نوري حكمة بيك ديلا انزماني بالا زائدا بريوبري هم لقكاني دزغاي نوري حكمة كبستو الشاشن لقى وهشتي لاستعداء انزماني بريوبردن سيتار اندامه السلام عليكم ببي برياري فلان توزيعي دا روجي الشمة برواري أوا بأمادبوني فلان وفلان وبرواري كان وعدي بريوتوني دوامين كوبنوي آساي أو التحديد كردي كوبنوي كآساي أنا آساي خلي حوتم استعملنا خلي حوتم كار كردني تسكو باش كونغري حفتما انزماني بريوردن داوي لم سوغي داوي بريور مجموعة كتابيني داك أو دكات أو تعليماتاني كباس ماكر أو رين معيانة هي مثلا أقدر يوان دعمانا دكات أو ك للري لانا داوي باري كن ناني بخون ليرة نان حاضر ذكري ناني سبيني ليرة بيكو ناين دخون مثلا محاولة بكن بكمترين ساعة بين أواني ليك نزيكن بيكو بين شويني بريوسوني كوبنا وكيتي دا لهولي حاجي عدنان لنا وبناي والبان عين باسي ناني نيوراني كرديا باز لوي دكان نيوجكا بيكو دكرين نيوران وعسل خالي أخير اشتك باز كراكا منهجي خونسكان لقى خوان بين أو زدي لصفحي دوام كارنامي كوبنا وكيتي دا لسر المستاع عنوانك كارنامي دوامين كوبناوي دوامينا وكوبناوكش ورزية أو كوبناوي كان زاندري ورزية وكوبناوكش آساية حالة تشغيل طبيعية نا آساية خلي حوتمي أنزماني برا بردن برواري تسان لو برواري أنزام بدري يأتي 2025 برقاكاني باس كرديا بيوز ناكات سينا سكاتنا الكوبناوك دس بي قرآن خيندن لو برتصاورني وتي بخير هاتن كسية كان وتي بخيران عفوا دريتا وكسي كإداري جلسة كده وتي سروتشي دزقا وتي تايبت خويا دعا دي إشارة با نسراوە دەرچۆکان دەکەی لە خلالی ئەو سێ مانگەی کتابەکەت تەوجیه کردیا ئەوەی کە پێت زەڵ باز دەکەی پاشان سەرنج و تێبینی ئامادەبووان پشوەک دەدەی ئەوە زەڕورە لە جەلساتەکان هەبی کاتی بەڕێوەبەری لەقەکان نوێژکردن دوای دەست پێ دەکەنەوە
پاش پێش ئاخری وتەی کۆتایی دیسان سەرۆشی دەستگا لە خلالی 5 دقەیەک نەبزەکی کورت باز دەکات کۆتایی بڕگە و بابەتەکانیش مامۆستای بەڕێز باس کرد باسکراکە 3.5 جەلسەکە کۆتایی بێت ختم و تەوقیع ئەنجومەنی باڵا ڕسمیاتی نیو ساعتە جارێ هەلە پێش کۆبوونەوەی نەگەیشتنە کۆبوونەوەکە لەوی کۆبوونەوەکە کوبی کۆبناغی پێش بەڵێ بەڵێ ماست نمونەکەم هینا واسایان بەس مەسەلەن هەردووە دوو بابەتی بینینەوە دوو بابەتی مناقەشە دەکەین یەکیان بابەتی بەشداریکردن لە پێشانگای نێودەوڵەتی هەولێرە پاش جێژنەی دەکرێت وایە وەکو دەستگای نوێی حکومە بابەتی دووەممان چۆنیەتی ئامادەسازی خۆ ئامادەکردن لە بۆ مانجی ڕەمەزان و کۆکردنەوەی زەکات و تەرتیبات دوو خاڵمان هەیە لە حاڵی حاضر لەو وەختی ئێستا تێدان کامی زەڕوترە لۆمە ئەی ڕەمەزانە کەواتە مناقەشەی وی دەکەین بە تەفاسیل وەقت ما ئەویش بکەین ئەو تەوان لەوەی نابی سێ مانگ جارێک چکۆ عڕز خلاص دەبێ شتار کۆبنەوەی لە هەفتانەکەی مەسەڵەن دەبێت بەس دەکرێت هەفتەی دابێ باسی مەعرەزی کتابان بکەم یعنی ڕێی تێدەچی ئەو پەلەی لەسەر نییە ئەولەویاتی من لە ئێستادا لە ئەو مەوزوعەیە مەوزوعەکە تێ مەسەڵەن گرفتەکە هایتە پێش ئشکالێک لەسەر خوا نەخواستە برایە خوشکە مامۆستایەک تێ ئەوە زەڕورە دەبێت یەکەم خاڵ ئەوە باز بکرێت ئەوە نابی ئەمڕۆبی لە بۆ هەفتەچکە چی قرار لەسەوەی دەدا مقڕرەکە جەلسەکەی دادنێ و سەرۆکەش تەوقیع لەسەر دەکات ئەو دێ تەصنیفی ئەو ئەولویاتی دەکاتەوە ئەو جا حەسەب جەلسەکە مامۆستای بەڕێز دەگۆڕێ ئەتوو بە خۆت تێدەگەیت کە لەناو واقعەکەی کامەی لۆت ئەولاترە زەڕورترە خۆی ئەسڵ وایە بە هەمووی ڕابگەیت ئەسڵ وایە هەمووی کرێت بەس هەر ئەوەش دەخێ ڕووکە کامی زەڕورترە لە بیدایە بڵێ خير من الله يستعلمك كم خاط خيرا وجرين زين دوم جرينجا بس خيرانية زين سير بس جرينجا صار ما جرينجا خيرا خير من زين صار وصل غير نمو خير خلاص يعني أولويات أوسع شيء دقيقة واضح مواصل يعني بريس زين والله توضيح زين خير من خالك مان هي موضوعك مان هي هم خيرا دەی بەپەلە ئیش لەسەر بکرێ قسەی لەسەر بکرێ و هەمیش گرینگە بە فعلی ئەوە لە یەکەمی ئیشەکانمانە خاڵەچکەمان هەیە عەفوەن گرینگ نەبوو بەس خێرایەوە نیە ئەویش دەی قسەی لێ بکرێ خاڵی سێم پاشویە کە گرینگە بەس خێران نییە بە فعلی مۆزوعەکە دەینێ قسەی لێ بکرێ بەس شەرت نیە و هەفتەی بی هەفتەی دابێ قسەی لێ دەکەین مانجی دابێ قسەی لێ دەکەین و ئەوەی کە مەسەلەن ئینشاءڵڵا هەمووی هەر گرینگن بەس مەسەلەن لەوانەی حاڵەتێکی زۆر گرینگ نەبی برێ و خێراژ نەبیت پەلەمان نەبی دەکرێت پاشی جێژنێ قسە لە مۆزوعی بکەین مثلا نمونه قسە لەسەر استراتیژیەتی دەستگای نوێی حکومەت دەکرێت لۆ 10 ساڵی کە بەرنامەی دادنی بە تەمای چی ئێوە خۆ مرز نییە لەو هەفتەیە بکرێت دەی هەوێن پاشتر خوا خێر مستەسنی فەرچی جوان ڕێخستن ئامادەکاری شوێنی کۆبوونەوە ئیشی چێیە کارجێڕ یان بڕیاردە کە دەبی خەم لەو خاڵی بخواتن ضرورە جێیەکە مناسبی ماوەسانی مەڕز گونجاوی شووری کۆبوونەوە لە ڕۆی ئەمنی لە ڕۆی ڕووناچی پلەی گەرمی ساردی و گەرمیانی نابی مەسەن کابرا زستانی قەستی لەسەرمان لەبەر چۆک لەرزینی ئاگای لە کۆبوونەوەکەی نەبی یان گەرمابی حاڵەتەمان هێوەنی دەبین ئەوەندە گەرمە بە فعلی کابرا تەرکیزی لەسەر مۆزوعەکەی نامێنێ هەفتی لەسەر گەرمابوون و ئاراقکردنەکەی کورسی و شێوازی دانیشتن بەڕاستی ئەسڵ وایە کۆبوونەوە لە دەوری مێزە چی بی و هەمووی مێزی لەسەر یعنی مێزەکە لە پێش هەمووان بی مەسەلەی کۆبوونەوەی سەر قەنەفەی زۆر حاڵەتەش طەبیعی نییە کۆبوونەوە لە هەتا ئێستا ئەوەش شێوازی کۆبوونەوە پێ ناگوترێتن مەسەلەن یان ئەوها لە دەوری یەک دانیشتن بەبێ مێز بە کورد مەکتەبە ئێستا باخێنس مەکتەبەمان مەسەلەن جێیەکی مهەیە لەو ئەنجامدانی کۆبوونەوە هەوا گۆڕچێ یعنی ئەوە شتی ڕۆتینی و ئیدارینە بەڵام زەڕوریش بەڵێ إذا صبرت الفاحشة
دابینکردنی پێداویستیەکان باز دەکات. دابینکردنی پێداویستیەکان وەکو چ قەڵەم، زەڕورە دەفتەر، هۆکارەکانی ڕوونکردنەوە من ضمنهم داتا شۆیان هەر وەسایلەکەت کە پێویست ببیتن ئەوە زەڕورە کە هەبی هەرچەندە ئەمن قەناعەتم وایە کەسەکە دەی بخۆی خەم لێ بخوا. زۆرم پێ تەعەجوبە، زۆرم پێ تەعەجوبە برایە خوشکێک بێتە کۆبوونەوەی بەبێ دەفتەر و قەڵەم. زۆرم پێ تەعەجوبە. هەر زۆر ناتەبیعیە لەگەڵ ڕێزم یعنی گەرم بووم بە ئەو قسە بکەم یعنی هەر نەشیاوە مەنزەڕەکی ناشیرنە. ئەتو هاتیە کۆبوونەوەی کوی هیچ پێ نییە. ئەسڵەن کوو شتێکت نەنووسێ لەوێ باز بکەیت تەڕەح بکەیت. کوو ئەو شتانێک کە باز دەکرێت و تەزیین ناکەی لەک نەخۆت. دوایش ماوەسانی بەڕێز نازم لێش باس کرابیان نە خاڵەچکە زۆر زەڕورە. ئەتو مەسەلەن بەرپرسی بەشی منداڵ و نەوجوانانی کە لە کۆبوونەوەی بەڕێوەبەرایەتی پەروەردەی بەشداری دەکەی باشە خۆ ئەتو وەکو زەید بەشداری نەکردیە ئەسڵەن لەوانەیە وەکو شەخسی بێ من هەر نەچمەوە کۆبوونەوەی پەیوەندی بە منە. ئەمن نوێنەرایەتی فیئەچی دەکەم، دەستەچی دەکەم، کۆمەڵێک ئەندامی دەکەم، جەنابەت بە نوێنەرایەتی کۆمەڵێک مامۆستای بەشداری کۆبوونەوەی دەکەیت. ئەسڵ وایە فکری وانت پێبی و قسەی وانت وەرگرتی بێ لەسەر بابەتانی ئەسڵ وایە تەڕەح بکرێت بە هەر ئالێتەکە وەسایلەکە ئاسان بیتن و پاشان کە بڕیارێک دەدرێت ڕاستپارتێک دەدرێت تەزیری کەم بیگەین مۆتو وەنیا وەکو شخصی نیە ئەو بەشداریکردنانە على الأكثر یعنی ئەغلبی وایە کە بەشداری کۆبوونەوەیش دەکات خەڵکە چکە لە خوارەوی چاوەڕی نەتیجەی ئەو کۆبوونەوەی لێ دەکات. لۆیە مەسەلەی قەڵەم و دەفتەر ڕاستە کارژێر ئەوەی کە ئیداری جەلسەکە دەکات ئەسڵ وایە پێشتر دابین بکە بەس سوحبەت لێ بستە دەرێم جای بە بانقەز ناینیم وەڵا. یعنی پێم سەیرە ئەگەر یەکێک بەبێ دەفتەر و قەڵەم بێت دیسان ڕۆدەرێمەوە. ئاگامان لەو خاڵێک ئینشاءڵڵا یعنی هەموومان ئەومان لە بەرچاو بیوە بەجددیش ماوەستانی بەڕێز کەسی مقابل گرنگەکەی لۆ زیاتر بە دەردەکەویتن لە کاتێکە تو قسەی دەکا و شتەکەی خۆت لەک نەخۆت تەزیر بکەیت. تو ئەوە جێب لێ خۆ نەبێ ئیمام شافعی هەرچی جێ لێ بەرکەی 2 ساعت 3 ساعتە کۆبوونجە کاسەکە بەڵێ برایە. هەر بەجددی ئەمە بەعام ئەو خەڵکی ئێستا مەشغەڵەت وەنیە فکرمان مەشغوڵە شتمان لەبیر نامینێ. خاڵی مامۆستا باسی کرد خزمەتگوزاری خواردن و خواردنەوە لە نمونەی چایە قاوە شیر میوە تەرتیبات مامۆستا جیهان ضرورە وەڵا مامۆستایانی بەڕێز یعنی سعات نیو سعات 2 سعات لە کۆبوونەوەی دەبی کوڕشتێک نییە بڕێک دەوێت تەڕکە ینی ئاوە تەرتیباتێک وەنیە خۆ جاری وا مەسەلە کولفەمادیەکەش نییە بەس لە خەلەلی ئیدارەدانی جەلسەکان ئەوە دروست دەبێت. نە مەسەلە مادیە نە حازرکردنەکەی قورسە نە نەبوونیە لەوانەیە هەش بیتن ئەگەر نەشبی بەڕاستی ئەسڵ وایە تەرتیب بکە خەم لێ بخوا. بەس خەمی وانە دیسان باز دەکەمەوە ئەو ئیشی ئیدارەیە بەڕاستی. خاڵی چارەم و ئەخیر تونند و تۆڵکردنی پەیوەندی دۆستایەتی کە باسمان کرد مامۆستایانی بەڕێز هەموو ئەوانە دەگرتەوە هەواڵپرسین، چاکچۆنی، دڵخۆشکردنی بەشداربووان، بەخشینی دیاری خەمی سەرۆکی ئەو جەلسەیە بەڕێوەبەرە کەسی یەکەم عەفوەن خەمی کەسی یەکەمی ئەو بازنەیە کە جەلسەکە ئەنجام درێت وەکو باسیشمان کرد ئەسڵ وایە لە وەختی کۆبوونەوەی نەبی ئیلا ئەو برایە بەبیر بێتەوە ئەو خوشکە بەڕێزە بەڕاستی لەو بەینانە هەبی بۆ خوایەی زۆر بەی جاریش ملاحەزە دەکا ئینسان لەگەڵ ڕێزم یعنی تەمبەری خۆمان دەدەینە پاڵەوەی کە مەسەلە ئیمکانەتە مادیەکە بەردەست نییە یان حاڵەتێک نە خۆ تو جاری وا هەدیە قەڵەمجافێک بی لەوانەیە ئەو برایەندری پێخۆش بێنێ شتێکی زۆر بەسیط بی مەسەلەکە نەوعیەتەکەی نییە بەس مەسەلە ئەو لەکنەوەی چمی مەکات و ئەو لەبیر بووە ئەوەی دەوێتن بەهەرحاڵ یعنی مامۆستا شتێکی جوانی باس کرد مامۆستا دلێر ئەمەش بەڕاستی مامۆستایانی بەرز چاومان هەر لەوەی نەبی مەسەلەن هەر دەستخۆشی بکەین کاکا منە کە پێویستم پێ ئەوش لەسەرێ پێویستی پێ یعنی کۆت و مەشغوڵی و حەزت لێت پرسێت و لەوانەیە ئەوژێکەکەوی لەسەری خۆی بەس بەعامەتەن عوزر لۆ هینانە وەکو موسڵمان لۆ مقابل ئەولاترە بەڵام لەگەرەوانش ضرورە حەقەتەن هەبێتن. خۆناغەکانی بەڕێوەبردنی کۆبوونەوە تا ئێستاوە پێش کۆبوونەوە بۆ چند مەرحەلەی کە باسمان کرد شتێکمان هەیە ئێستا داخلی کۆبوونەوەکەی بین مامۆستایانی بەڕێز لە ئەسنای جەلساتەکان چ پێویستە جارێ ئەسڵەن چێنە توخمە سەرەشەکانی کۆبوونەوە چێ مەشمولن بەو کۆبوونەوانەی کە باز دەکەین تەواو بزەڵە ئاخێنی سەرۆک ئەجە بەرپرسە بەڕێوەبەرە من کەسی یەکەم وەزایدەن مقاڕیدەکە و زایدەن ئەندامەکانی ئەو سێ پێیان دەگوترێت یعنی توخمە سەرەشەکانی ئەو کۆبوونەوە سەرۆک یان بەڕێوەبەر یان بەرپرس ئەو مستەڵەحن کارجێڕ یان بڕیاردەر ئەندامانی بەشدار بوو یەکەم سەرۆک یان بەڕێوەبەر یان بەرپرس
کاکە ئێستا حتە شتەکەین دەست پێ دەکەین ئینشاءڵڵا.